تماشاوان هێژا گرێدای هەلبژارتنên گۆ li Iraqê êdî pêktên em ê niha berê xwe bidin rojnamevan hevalê me rojnamevan li Slêmaniyê berhem Letîf li gel me hazir e. Berhem dema te xweş be agahiyên zêdetir di derbarê van hilbijartinên gol li Iraqê bi taybetî li Slêmaniyê çêdibin em dixwazin atmosfera li bajarê Slêmaniyê nas bikin ji te ji me re rakîn kerem bik. سلااوان لەبێت دیارە لە کاتژمەر حوتی بەیانیەوە دەنگدان لە باشووری کوردستان و عێراقیشی دەست پێکریا ئەنهام لە بنکەی ڕەوشن بەدرخانن لە باژارە سلێمانی لەوێ درێژی دەنگدان هێژی بەردەوامە یعنی ئەنها سعات 1:20 دقەیە لە گۆڕی سعاتە باشوور 6 سعات سەر دەستپێکردنا هەڵبژاردندا دەرباز بووە هێدی ینی ئەم تۆزێکی ئەم بێژین بنکەی دەنگدان بگشتی نەها ینی ڤاڵاتیەک تێدا تێخویاکردن چکە ینی ساعتان نیڤرۆیە وەکیدن لەوێ بنکەیەک و ئەم نەها تێدانە 2639 کەس مافی دەنگدان هەیە مافیوانی دەنگدان لەوێ بنگە هەیە لە گۆڕی ئەو ینی حتا ساعت 12 لەوێ هەژماری 509 کەس هاتنە لەوێ دەرە دەنگی خۆبکارانینە یعنی تێواتای 122 کەسێک و لەوێ بنگە هەیە مافیوانی دەنگدان هەیە تەنێ 122 حتا ساعت 12 نیڤرۆ هاتنە دەنگی خۆبکارانینە کو ئەوژی هەژمار 509 کەس دکە نەها دەنگدان هێژی لەوێ بنگەیە بەردەوامە دەبێنن نەها دەنگدان هێژی هەیە دەنگدار تێن لەوێ دەرێ ینی مامورێن کۆمسیۆنا هەڵبژارتنە لەوێ دەرێ ئالیکاری ددەن وڵاتیان و تێنش بۆ یانی دەنگی خۆ بدەن نەها ئەو وڵاتیژی چوە ببینن لەوێ دەرێ دەنگی خۆ بکارتینە ینی سیستەما دەنگداین بە گشتی سیستمێک ئەلکترۆنیە ژبەروی ینی vêcarêjî ew sîstema ku bikaranîne taybet ev sîstemê ku vêcarê bikaranîne sîstemekî yanî gelekî dikare pirzgirîkên teknîkî çareser bike yan jî pirzgirîkên teknîkî pir kêm bike û dîsa binkeyên dengdan hemû yanî meheteyên ku deng têda tên dayîn birêy kamera yanî birêy kamera li navenda giştî ya komisyona hevjartinan li Bexda tê şopandin yani çavderî têkirin li giştî başûrî Kurdistan îro 2 milyon û 800,000 kes mafîwanî dengdan heye 1312 binkey dengdan li Hewlêr hatine yani bibûrin li hemû herêmê Kurdistan li hemû başûrî Kurdistan 1312 binkey dengdan hatine vekirin 5599 محتا یان جی وێستگەی دەنگدان هاتنە دانین ji bo yanî welatî karibin dengî xwe bikarbînin ev Mam Hacî hatiye dengî xwe bide mamegiyan çonî hatî bo dengdan baş e peyamê çi ye xelek bê lêre emro deng bide begiştî xelek deng da musulman û bask milletî li bîr bî ta çend giring e xelek bê emro deng da والله زۆر پێویستە بۆچی ینی بۆچی پێویستە لە زۆر وەکوەری پێشوانە من یادۆ پێشی واکە سوتێ بەزەی مەملەتی دامێ خۆتا کەس بەزەی مەملەتی دانامان بەر بلان دەنگانەکە بۆ دەنەکە بۆی بێت باش دەست بەڵێ ینی ئەو کووە دیت ئەو وڵاتێکی هاتێ لەوێ دەرێ ji bo dengê xwe bikarbîne dibêje ji bo mafê me neşewte û nefewte pêwîst her kes were dengê xwe bida bi giştî li Iraq jî yanî heta niha em bêjin amarî yan jî bîlançoyî dengdayîn nehatiye elankirin me tozek berê şopand yanî dibêjin bi giştî li Iraq bîlançoyî dengdayîn pir kêm e yanî wekî يعني لفي بنجهه جوارا بيجم حتى ساعات 12:22 بي يعني تقريبا اسكارن بيجم اف رجاج بو حموي راغجي دربازدار دبي جبو حموي راغجي دبي يعني الرجا بر كيمن هنيك جدي بيجن بلكي حتى يفاري الرجا صدي تشل درباز بكا وزارتنا بلكي نيجي صدي بنجيجي
ڕێژەی تەڤلی بووین ژبەروی ینی ڤڵاتیەکی ئەم بنکەی دەنگداندا ژید بینن ینی میلەت ینی کێم تێن بگشتی بله برهمش خود ساعتین پیش ده امی کلیب کلیوان هلبجارتنان بشوپینن انجام وان جمع لسر اکران به تماشاوان خواره پار و بکن برهم لطیف گلکی سپاس گوته اوا گاهی بمره پار وکره